سڵاوتان لێبێت مامۆستا سۆران ئەحمەد فەرەج کە ناسراوە بە مامۆستا سۆران تەوحیدی دوای ئەوەی کە دەستگیر دەکرێت و 4 ساڵ لە سجن دەبێ دواتر بە بڕیارێکی لێبوردنی تایبەت ئازاد کرا و گەڕایەوە نێو کەس و کارەکەی ئێستاش دۆست و برادران و خزمانی سەردانی دەکەن من دەمەوێت لەگەڵ خۆی قسە بکەم مامۆستا سۆران تەوحیدی کە بانخوازێکی ئاینیە مامۆستاجیان بەخێر بێەوە و چاکان ڕوون سەلامت کاکە سەرەتا بەخێر بێن قوربان حەزێتان کێشاوە قوربانم بەخێر بێن سەر چاوەکانم چەند ماوەی چەند بوو دەستگیر کرابوو من چۆن بوو ئێوە ئازاد کران لە هەڤەی 2021 دەستگیر کرام هەتا وەکو چواردەی 2025 4 ساڵ دوسێ ڕۆژکەم لە زیندان مامەوە باشە بەمادەی تیرۆر بوو بەکەی تیرۆر و تیرۆر بوو بەڵام هیچتان لەسەر ڕوون نەبووی واللهی شتیارە شتێک هەر بوو بەڵام الحەمدولله بە فەزلی خوای تەعالا و پاشان ئەو خزم و کەس و دۆست و برا و ناسراو لە هەر سەر تاسەری دنیا کە تێکۆشان زەحمەتیان کێشا بە دوعای خێر بە قسەی خێر الحەمدولله بە لێبوردنێکی تایبەت ئازاد کرا حکومەکەتان چەند بوو حکومەکەمان یەکجاری ئەوەڵ 2 ساڵ و دوایش بوو بە 5 ساڵمانە پاشان بوو بە 5 ساڵ چەند جار دادگای سێ جار دادگایی کران دوایەوە دوایەوە الحەمدولله بە لێبوردنێکی تایبەت من ئازاد کرا